دۆخی ناوچەکان بەکوێ دەگات بەردەوام ناوچەکانی دەوروبەر بردومان دەکرێت پێتان وایە کە وەڵامی هێرشەکانی ئێران بدەنەوە ئەوەی کە هەیە ئەمڕۆ مەسعود پزیشکیان سەر کۆماری ئێران ڕایان و تێمە هێرشەکان ڕائەگرین چکە بۆی ڕوون بۆەوە کە هاوپەیمانیەکە تابێ خەڵک وڵاتی تر خۆیان ئێنە پاڵ ئەمریکا و ئیسرائیل و ئێرانیش بۆی ڕوون بۆەوە لەژێر ناوی پاراستنی ئاسمان و بەرپەرشدانەوەی ئەوەی کە پێی ئەوتری هێرشە موشکیەکان لەگەڵ هێرشە درۆنیەکانە هەرچی وڵاتانی عەربی ناوچەکە هەیە بە دیاریکرامی بەستم لە وڵاتانی کەنداوە بوون بە هێڵێکی پاراستنی یاخود هێڵێکی بەرگری بۆ پاراستنی ئاسایشی نەتەوەی ئیسرائیل بیرمان نەچێ ئەو موشکانی کە ئاراستی ئیسرائیلەکرێ بەشێکی کۆیتی خاتە خوارەوە لە بەرژەوەندی ئیسرائیلە بەشێکی تری ئەردنی خاتە خوارەوە بەشێکی ئیماراتی خاتە خوارەوە بەشێکی ئیسرائیلی خاتە خوارەوە لەژێر هەر ناو بیانوویە کابێ ئەمە ڕێک ڕاستەوخۆ بریتێ لەو هێڵە بەرگریەی کە ئیسرائیلی پێ ئەپارێزرێ ئەمە وای کرد بۆ ئێران ڕوون بۆ جەنگەکە جەنگێکی درێژخایەنە بێ توانە جەنگیەکانی ئەمریکا و ئیسرائیل سەدقات سەروتری توانە جەنگیەکانی ئێرانە و ئەو موشکانی کە و ئاراستێکا لەگەڵ ئەو درۆنە تا ئەگاتە ئیسرائیل چەندین وڵاتی ناوچەکە بەرپەرچی هێنەوە لەبەرەوە لەو ڕوانگەیەوە بوو ئەوەی بەرەکەش بەرفراوانتر نەبێ لێی ئەمڕۆ ئێران هەنگایەکی استراتیجی تەکتیکی شیناوە بۆی دڵنیایی ئەیە بە وڵاتانی دەوروبەر بە تایبەتی وڵاتانی کەندا و کە ترسیان لە ئێران و لە هێرشەکانی ئێرانێ چکە زیانیان پێ ئەگەینێ وتی ئێمە ئیتر چیتر هێرش ناکەینە سەر وڵاتانی دراوسێمان و هێرشەکانمان ڕائەگرین چکە گەر لە هێرشەکانی بەردەوام بووە ئەوە ئێمە بێگومان هاوپەیمانیەکی ئەمریکی ئیسرائیلی عەرەبیمانە بینی